من هیوا ڕەشید ماوەی زیاتر لە 20 ساڵە کاری زێڕنگری دەکەم تا ئێستش بەردەوامین و خاوەن کارگەی دیرەی خۆشمانین. سەرەتا من لای وەستا بەرزۆ کارم کرد، فێرە و میهنەیە بووم و کارەکەی خۆشمان زۆر خۆش دەوێ و تا ئێستا بەردەوامین. پاشەوەی کە زێڕەکەمان وەرگرت ئێستا ئامادەین بۆ تاوانەوە. پاشەوەی کە زێڕەکە تەواوە ئێستا زێڕەکە ئامادەیە لۆ داڕێشتن. زێڕەکەی دابڕێژی. پاشەوەی کە زێڕەکە تەواوە زێڕەکەمان داڕێشتیە، پاشان لە تیزابی دەدەین، خاوێن دەبتەوە و زێڕەکە ئامادە دەبی بۆ کارکردن لەسەری. ئێستا زێڕەکەمان ئامادەیە بۆی لە مەچینەی بدەین. ماوەی زیاتر لە 6 ساڵە خاوەن کارگەی خۆمانین، کارگەی لیرە لە هەرێمی کوردستان بەرهەم دێ لە ڕووی کوالیتیەوە، کوالیتی زۆر زۆر بەرزە، شانبەشانی وڵاتانی دەور و بەر. لێرە بەڕاستی دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم، سوپاسی کۆنتترۆلی زۆری دەکەین، کۆنتترۆلی زۆری خشم زائیدەن سندیکای زێڕنگران بەڕاستی هاوکاریەکی زۆر زۆر باشمان بووە بۆی کارەکانمان باشتر بڕوە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانیش بەرهەمی ناوخۆ بەکاربینن. باوەڕتان هەبی کوالیتیمە لیرەکانی کوردستان زۆر زۆر باشترە لەوانەی دەورا و پشتیش، وڵاتانی دەورا و پشت. پاش ئەوەی کە زێڕەکەمان لە مەشینەدا زێڕەکەمان ئامادەیە لۆ بڕین بە مەقەس بە وەزنەی کە بەخۆمان مەبەستمانە. پاشەوەی زێڕەکەمان لە مەچینەدا و پاشان پرێسمان کرد بە وەزنێکە خۆمان مەبەستمانە. ئێستا جارێکی تر زێڕەکە ئاگری لێ دەین، هەم بۆەوەی خاوین ببتەوە، هەم بۆی نەرم بی.
دوا قۆناغمان قۆناغی چاپکردنە ئێستا زێڕەکەی چاپ دەکەین. عادەتەن ئەو هاوڵاتیانەی کە لیرە دەکرن پارەی زیادیان هەیە لە ماڵەوە وزائیدەن دەستحەقی لیرە کەمترە لە چاو بابەتەکانی تر بۆیە خەڵک زیاتر لیرە دەکرێت. زۆرەکانی لیرەمە پێنج زۆر لیرەمان هەیە ڕۆبع لیرە نیو لیرە لیرە زائیدەن بیلادی پێدرێن و لەگەر پێنج لیرەی ئەوەی خواستەی زۆر زۆری لەسەر بەڕاستی لیرەیە و ئێمە لە کارگەکەی خۆمان داهێنانشمان کردیە دەلیرەمان داهێنایە ئەوش خواستی لەسەرە بەڵام خواستە زیادەکە لەسەر لیرەیە.